دیارە بێگومان شانزەی سێ لە بیرەوەری گەلی کووردا بێگومان یەکێکە لەو بیرەوەریانی کە هەمیشە گەلی کورد لەم ڕۆژەدا بە خەم و پەژارەیە هێشتا کەسوکاری سەربەرزی قوربانیانی 5,000 ڕۆڵەی ئەم شارە لە بەشێکی زۆریان لە چاوەڕوانی هاتنەوەی ڕفاتەکانن کە لە وڵاتانی دراوسێن بەشێکی زۆریان قوربانین تا ئێستاش بەدەست ئازارەکانی چەکی کیمیایی و کارێکە و هەروها لێکەوتەکانیەوە دەناڵێنن و بەشێکی زۆریان لە ڕووی ئاوەدانی و خزمەتەوە دیارە دروشمی جیاجا بەرز دەکەنەوە. ئەم ساڵ مەراسیمێک سازکراوەی کە من ئێستا لەسەر مەزاری شەهیدانم لێرەدا دەبینم بەشێکی زۆر لە کەسانی حزبی و حکومی لێرە ئامادەییان هەیە وەستاون چەند ساتێک بۆ گیانی پیرۆزی هەموو قوربانانەی کە لە شار و لە پارێزگای هەڵەبجەدا بوونەتە قوربانی و چەندین چالاکی تریش هەیە بێگومان گروپی پاسکی سواری دەبینم گروپی شاخەوانی دەبینم کەسانێکی زۆر دەبینم ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بەشێکی زۆر لە میدیاکان دانێت ڕووماڵی چالێکیەکان بکەن ئەمانە هەمووی هاوخەمین بۆ کەسوکاری سەربەرزی شەیدانی هەڵەبجە. ئەم ساڵ ئەڵێن تەنها بە ئاوادانی برینی هەڵەبجەیەکان ساڕێژ دەبێت ئەم دروشمە هەڵگیراوە بزانین ئەم دروشمە لە پای چییە و لە چییە من دەمەوێت چەند لێدوانێک وەربگرم کاگەزە سڵاو لێ بێم کاتت باژۆک و پارێزگاری هەڵەبجە ئەم دروشمەی کە هەڵگیراوە تەنها بە ئاوادانی برینی هەڵەبجەیەکان ساڕێژ دەبێت ئێوە لەسەر ئەم بابەتە چیتان هەیە؟ سوپاس بۆ بەڕێستان سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی چیمەبارانی شانزەی سێ و سەرجەم شەیدانی گەلی کوردستان. خۆتەزانی هەڵەبجە کە لە شانزەی سێ هێشتا تووشی ئەو بەرگە ساتە گەورەیە بێ 70,000 مرۆڤی ئەم منتیقە هەڵەبجە شارە زۆر هەورامان ئاوارەیە بن و 5,000 کەس شەهید دەبێ و 200 دایک و باوک تا ئیسش بە ئاواتی ئەوە مناڵەکانیان کۆرپەکانیان لە ئامێز بگرن و 10,000 کەس بریندارە. ئەم شارە پێویستی بە ئاوادانی مادی و معنەوی هەیە. مادیەکە ئەوەیە ئەبێ ئێمە لێرە یەک مشکلی مادی لەم شاران نەبێ. مشکلی مادی بەو معنایە نا ئێمە لە سلێمانی لە پێشترین یا لە هەولێر با بڵین گرنگترین یا لە دووهۆک مهمترین نەخێر. هەڵەبجە بە پارێزگا بوونەکەی دەسەر بڕیارێکی ئیستیسناییە واتە لەگەڵ هەموو قەیران و لەگەڵ هەموو ئیشکالێکی بودجە لەگەڵ حکومەتی عێراقی مرکزی یا وڵێن عێراقی فیدراڵ پێویستە لای ئاوەدانی زیاتر هەڵەبجە بکرێتەوە. من ئەزانم ئەوەی ئێستا لە هەڵەبجای بینی بەرهەم و دەستی حکوومەتی هەرێمە بەڵام ئەمە بۆ 10,000 بریندار ئەمە بۆ 5,000 شەهید ئەمە بۆ کەسوکاری 7,000 کەس لەما پێم وانە کافی بێ. بۆیە بەڕاستی دروشمی ئمە ئەوەیە ئاوەدانی لە ڕووی مادی ئاوەدانی لە ڕووی معنەوی لە ڕووی کللتوری زۆر زەرورە بۆیە دروشمەکانم ساڵەوەدانەوە. هەمیشە ینی ئەوانەی کە بەرکەوتی چەکی کیمیایین ئەوانە ساڵانە پێویستیان بە چارەسەرە بودجەیەکی دیاریکراو هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوان بۆی چاودێری تەندروستیان بکرێ یان لە ڕووی پێداویستی پزیشکیەوە چیتان هەیە لەسەر خۆت ئەزانی مەسەلەی برینداران ئەبێ ساڵانە ینی چارەسەر بکرێن و بێ مانگانە بیانێنی بۆ شوێنان هەیە بێ لە ئەوروپا چارەسەریکەی هەیە لە خەسەخانەکانی کوردستان و هەشە ببینێنی بۆ کۆماری ئیسلامی دیارە بۆ هەرچیان تەکالیفی ئەوێ بۆ ئەوروپا ویزەی ئەوێ بۆ ئێران پارەی ئەوێ لێرە ئەکرێ مەسەن دەرمانی بێتی بۆ بەس ئێمە توانیمانە بەتابەتی ئەم ساڵ بە جۆری برای بەرە جەنابی کاک پاڤڵ و یەکێتی نیشتمانی کوردستان توانراوە پاریش و ئەمساڵیش دکتۆری مختەز بێ بۆ بوارەکانی چاو پێست وەسی خۆزانی ئەم سێ جمگەیە لە جستەی مرۆڤ کاریگەری ئەسەری چیمیایان لەسرە و ئێستا من پێرە سەردانێکی ئەو دکتۆرانم کرد دەستخۆشیم لێکردن خەڵک لە شەقڵاوە هاتبوو خەڵک لە بالیسان و هاتبوو بێژگەوە بنیارەکانی خۆشمان دەڕۆن و چارەسەریان بۆ ئەکرێ بەچی بەوەی تەشخیص عیلاجەکە ئەکرێ بەڵام چارەسەر دیارەمە ڕەبتی بە زانستی تۆبیەوە هەیە کە من لە چارەسەرەکە لی نازام. دیارە بێگومان هەموو ئەو کێشانی کە لە پارێزگای هەڵەبجە زیاتر ڕوبەڕووی وەزیری شەهیدان دەکرێتەوە وەزیری پێشووی کاروباری شەهیدان و ئەنفەرکراوانم لەگەڵدایە کاک محمود سڵاو دەبێت ئێوە وەکو وەزیر هەموو ساڵێک کێشەکان ڕوبەڕووی ئێوە بوونەوە داواکاریەکان ڕوبەڕووی ئێوە بنەوە ساڵە دوای 34 ساڵ داواکاریەکان گۆڕانیان بەسەرا هاتووە یا تا چارەسەریان بەخۆ بینیوە یان هەر خۆی هەندێکیان خەتیز بوو. سپاس خۆی داواکاری بەپێی ئەوەیە کە بتوانانی چەند جێبەجێکری ئەوەی کە لە هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجە و بریندارانی چەکیمیایی و شەیدەکان و کەسوکاریان هەیە ئەوەندەی کراوە هێشتا کافی نییە پێویست نییە. ئەو کاتە ئێمە لێبین نزیکەی زیاتر لە 1000 ئەوەندە کەسمان نردۆتە کۆماری ئیسلامی ئێران بۆ چارەسەر بەڵام ئەمە بێ بەردەوامی هەبێت چکە و نەخۆشانە دکتۆری پێویست و اختصاسی گەرەکە لە سن و لە پێست و لە هەنا و ئەوانە لێرە نەخۆشخانە کراوەتەوە لە هەڵەبجە کارێکی زۆر باشە بەڵام هێشتا ڕەنگە پێداویستەکانی تۆبی لە ڕووی ئەجیزە و لە ڕووی دکتۆر و لە ڕووی ئەوانەوە بڕیار بوستاوێک لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەوان شارەزاترن
بێن لە هەڵەبجە بمێننەوە هەر بمێننەوە پێداویستەکانە بۆ جێبەجێکەن مەسەن مناڵیان لە خوێندنە خۆیان پێویستە شوێنیان هەبێت تا ئیسا ئەوە جێبەجێ نەکرام بریندارەکان پێویستە وەکو مامۆسازات فەرمووی ئەبێ لە دەرەوە ئێمە کاتی خۆی چوینە سوید بۆ قسخانەی کارلیسکیا بۆ ئەوەی بتوانین ئەم بریندارانە بەرین بۆ چوینە بەریتانیا بۆ ئەوەی ئەم لەبێن نەخۆشخانەیە هێز ژەهل لە نەخۆشەکان دەرەکە هەموو لەگەڵ ئەمانەت قسە و باسمان کە قەرار بوو بێن بەڵام بەڕاستی هاتنی ئەوانیش پێویستی بەوە هەیە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان ئیستیغباریان بکە و هاوکاریان بکە دەربارەی عێراق بەڕاستی عێراق زۆر کەم تەرخەمە چکە ئەمە ئەوان میراتگیری ئەو ڕژێمە دەناوچوون پێویست بوو یەکەم قەرەبووی خەڵکی ئێرە بکرێتەوە بە پێی یاسا کە دەستگای تاوانەکانی عێراق بڕیاری بۆ داوە بەڵام قەرەبوو نەکراوەتەوە مادە دەستوریەکان مادەی 132 پەیوەندی بە هەموو عێراقەوەی لێرە زمنیان هەڵەبجە و هەموو شەهیدان و زیندانیانی سیاسی و ئەوانەی کە لە کوردستان زیانیان پێکەوتووە بەڵام تا ئێستا لەسەرەوە مادە کاری لەسەر نەکراوە بۆیە پێویستە هەڵەبجە کە پارێزگایە هەمومان شانازی پێوەکەین پارێزگای نییە لە برژمار و دانیشتوانی پارێزگایە لە برۆ ئەو سمبڵەیە ئەوەیە کە ئەو زەحیە گەورەی داوە پێویستە زیاتر پێداگیری پرێ لەسەر لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئەو پێداویستیانی بۆ هەڵەبجە نەکراوە جێبەجێ بکرێت دیارە مەراسیمەکە کەساتی کەمی ماوە دەمەوێت لێدوانی خات و نوخشەناسی حشوەرگرم قایمقامی هەڵەبجە خات و نوخشە سڵاو لێ بێم کاتت باش لەم ساڵدا ئەم دروشمەی کە هەڵگیرا و ئاوەدانی بە گشتی داواکاری کە سوکاری سەربەرزی شەیدان و قوربانیانی هەڵەبجە چییە؟ یعنی داواکارەکانان خۆی لە چی ئابینێتەوە؟ بەڵێ ئێمە لە ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە سەری ڕێز و نوازشدا ئەنەبین بۆ سەرجەم شەیدانی کوردستان و شەیدانی کیمیابارانکردنی هەڵەبجە لەم ساڵەدا کە چوارەمین ساڵیادا بەداخەوە ئێمە وایە ئێستا باسی ئەو پرۆژانە و بەرهەمی و پرۆژانەمان باس بکردە کە لە باسی حەوت ساڵی ڕابردووکەین کە بووە بە پارێزگای هەڵەبجە بەڵام بەداخەوە ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە معاناتێکی زۆرمان هەیە چ جەناوی پارێزگار چ سەرجەم سێکتەرەکانی ئیدارەی پارێزگاکە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست نەهاتوە بەدەمەوە ڕاستە کێشەی دارایی هەیە لە هەرێمی کوردستان کێشەی سیاسی و ئەمنیش هەیە با بڵین لەگەڵ پێشتر لەگەڵ داعش بەڵام ئەمانە هیچ هۆکارێک نین بۆی کە خزمەتی کە سوکاری شەهیدان نەکرێت ئەوە ئێستا بینین کۆمەڵی لە کە سوکاری شەیدان بەجیا ئەمیاداکەنەوە ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە سەردانمان کردوون گوێمان لێگرتوون کە هەرچەند معاناتەکانیش ئەزانین بەڵام من وەکو خۆم بە دڵنیایە جناوی پارێزگاش حەقیان ئەینێ بۆ لەبەرەوەی ئەو داواکاریانی ئەوان هەر داواکاریەکەی ئێمە خۆی لە پرۆژێ خزمەت گوزاری ئەبینێتەوە ئێمە سێ مەلەفی زۆر گرنگ هەیە لە پارێزگای هەڵەبجە ئەویش کە سوکاری شەهیدانە کە تا ئێستا کۆمەڵە شایستی دارایی و پێدانی زەوی کە بەسیترین مافە تا ئێستا وەری نەگرتووە هەمانە ئێمە دۆسی مناڵەون بۆکانمان هەیە کە ئەمە بەڕاستی قزێکی زۆر حساسە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت و لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران دروستکە کە بڕیار بەدەست بێت نەک لەسەر ئاستی پارێزگایەک و قایمقامێک و مدیر ناحەیەکە دەسەڵاتی بەو شێوەیە نییە دۆسی سێهەممان بەرکەوتوانی چەکی کیمیاییە معقولە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵیادی 34مین ساڵدا تا ئێستا بەرکەوتەمان هەبێ پێویستی بە چارەسەر هەبێ پێویستی بە چاندنی قەرەنەی چاو هەبێ بەڕاستی ئەمە کارەساتە بەڵام ئێستاش نەچوە بچێ ئەمڕۆ بڕیار وایە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەک ئەنجامدا لەو کۆبوونەوەیە ئێمە تەنها داواکارین ئەو مەلەفێک کە جەنابی پارێزگار ناردۆتی بۆ ئەنجومەنی وەزیران کە خۆی لە پرۆژەی خزمەت گوزاری و تەکمیلەکردنی ئیدارەی پارێزگاکە و دامەزراندنی کۆمەڵە فەرمانبەر و کۆمەڵە شایستی دەرێ ئەوانەمان بۆ جێبەجێ بکەن ئێستاش هەنگاو بنرێت درەنگ نییە ئەمڕۆ باشترە لە سبەینێ سپاس بۆ جەنابی بێگومان وەکو باسییان کە جەنابی پارێزگار وەزیری پێشووی شەهیدان و قایمقامی پارێزگای هەڵەبجەش باسی کرد داواکارەکان زۆرن و دیارە بە مەلەفێک پارێزگاری هەڵەبجە خسوێتە بەردەم ئەنجومەنی وەزیران تاوەکو ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەوە بکات و بڕیاری لێبدا چونکە وەکو خۆیان وتیان یادەکە ئەم ساڵ چەند لایەکی بەخۆبینیوە لایەکیان کە سوکاری سەربەرزی قوربانیانەوەتە بەشێکان بەجیایە دەکەنەوە ئەم لایەش کە لایەنی پەیوەندیدار و حکومین یادەکە بەجیا دەکەنەوە بەڵام وەکو خۆیان ئاماژەی پێکەن هەردووکیان داواکارەکانیان یەک داواکاریە کە ویش خۆی لە ئاوەدانی و خزمەتگوزاری زیاتر و هەروەها چارەسەری پزیشکی و لایەنە تاوا نەکراوەکانی ئیداری ئەم پارێزگایەدا دەبینێتەوە وەکوتم لە پشتی منەوە چەندین چالاکی جۆراوجۆر هەیە گروپی شاخەوانی هەیە گروپی پاسکلسواری هەیە ئەمان ئەمڕۆ هاتوون وەکو هاوخەمی خۆیان بۆ یادی 34 ساڵەی بیرەوەری
کیمە بارانکردنی هەڵەبجە بە چەکی کیمایی دەکەنەوە. من ئەگەڕێمەوە لای هاوکارانم ئێمە لە سەر مەزاری شەهیدان لە عەنەب پرۆگرامەکەمان بەردەوامی هەیە و چەندین کەسایەتی و چەندین کەسوکاری قوربانی لەوێ ئامادەن چیرۆک و واروەها بەسەرهات و لایەنی کۆمەڵایەتی و ئەدەبی و هونەری و هەموو بوارەکانی ژیان لەم پارێزگایەدا دەخەنە ڕوو کە بێگومان لە سەردەمانێکدا هەموو ئەم چالاکیە جۆرا جۆرانە لەم پارێزگایەوە سەری هەڵداوە کە بە لانکەی ئەدەب و ڕۆشنبیری ناوزەند کراوە.